ساڵتان لەبێت بینەرانی کورسادیوس من هاوڕە تۆفیقم بەڵکەم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر و پەیامانەی کە جنێر بلاسخار نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە عێراق لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئاڕاستەی عێراق و هەرێمی کوردستانی کرد. کۆمەڵێک پەیام لە وتارەکەی جنێر بلاسخار بە تایبەتی بۆ عێراق بوو بۆ مەسەلەی گفتوگۆ و ئاشتەوایی و کۆبوونەوەی فراوانی لایەنە سیاسیەکان و کۆتاییێنان بە گەندەڵی و هەروەها داخستنی ئەو گەندەڵیانی کە لە ڕابردوودا هەبووە و ئەو بەرپرس و لایەنە سیاسیانی کە دەستیان هەبوو لە جۆرێک لە جۆرەکانی گەندەڵی و ئەو چەقبەستوێشی کە لە عێراقدا بوو ئاماژەی بۆدا ئەما بێتە هۆی وێرانکردنی ئابووری عێراق و متمانی نێوان لایەنە سیاسیەکان. بەگشتی ئەوەی کە لە عێراق گوزەرێت بە ئاراستەی پێکێنانی حکوومەتە و بڕیاری شەل لە هەفتەی داهاتوودا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەی خۆی ساسپا لەسەر کۆمەڵێک پرۆژە یاسا و بڕیاریشە لە داهاتوودا هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی دیکە دانیشم کاتەوە بۆ دەنگدان بە سەرۆک وەزیران و هەروەها سەرۆک کۆمار. پەیامەکانی بلاسخارد ڕوون بوون بۆ عێراق و لە هەمان کاتیشدا بۆ هەرێمی کوردستان ڕوون بوون. لەسەر سەروەری عێراق کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە بەهۆی بەزاندنی سنوور و سەروەری خاشی عێراق کە هەرێمی کوردستانە لەلایەن هەردوو دەوڵەتی دراوسێ ئێران و کۆماری تورکیاوە بۆتە گرفتێکی گەورە بۆ عێراق. بۆیە داوای کرد کە سەروەری عێراق و هەرێمی کوردستان پارێزراو بێت و کۆتایی بهێنرێت بەو هێرشانی کە لەلایەن ئێران و تورکیاوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر تا محەممەدەمین ئەندامی خولی پێشوێن ئەنجومەنی نوێنەران کە لە سووریا لەگەڵ بەخێوێ دکتۆر تاس. هەروەها کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە سوپاسە و جەنابیشیان لە سودۆکانمان لە شاری هەولێرە لەگەڵمان سڵاو دەوێت کاکشوان. بارمەتی کاکشوان سەرەتاگەر لە دکتۆر تەهاوە دەست پێ بکەم دکتۆر بەگشتی ئەتوانین بڵێن عێراق ناڵێن ێستا هەرچاک وەستووە تا ڕادەیەک یانی دۆخەکە کراوە بەوەی کە ینی ئەنجومەنی نوێنەران دانیشتنی خۆی کرد و بڕیاریشە لە هەفتەکانی ئایندەدا ینی ئەنجومەنەکە کۆ بێتەوە بۆی کە چەند پرۆژە یاسایەک ڕاستە ینی قسە و باسی لەسەر بکات بەڵام گرنگترین شت ئەوەیە کە سەرۆک وەزیران دەنگی پێ بدرێت و سەرۆک کۆماریش بەگشتی توانین بڵێن عێراق لە دۆخی چەقبەستووی هاتووتە دەرەوە یاخود نەخێر. سەرتا زۆر سپاس بۆ جەناب و میوانەکە بەخێر بینەرانی بەڕێز. هەڵبەت عێراق وەکو ڕێژەیەکی نەگۆڕی لێ هاتووە یعنی ناوە بە ناوە تووشی بڵێن هەڵاوسانێک کە بێت و دیسانەوە دامرکێتەوە. ئێستا ڕەنگە بڵێم لە حاڵەتی دامرکانەوەیشی بەسیط هەیە هەندێک لێک تێگەشتن هەیە لە نێوان لایەنەکان وەکەوەی کە باسەکێ نازەماگە گەشت بێتە سەرەوەی کە ڕێکەوتن بکرێت یان نەکرێت. تەسەوڕەکەم ئەمڕۆ من خەبەرەکەم خوێندەوە کە مقتەدا سەدر بڵێن هێزە چەکدارەکانی خۆی گروپە میلیشیاکانی خۆی کە بە سەرایە سەلامیشەوە هەمووی تەجمید کردووە. بەڵێ سڕیکردن لە بەسڕ ئەمانە ئیشارەتە بۆی کە ڕەنگە لە خەلف بڵێن کەوالیز کە عەربێکی ئەوە کە لێک تێگەیشتنێک هەبێت لە نێوان لایەنەکان احتیمالە کێکەکەیان مەبدەئیەن با بڵێن بەش کرد بێ وەوەی گرنگە ئەمە بەڕاستیانی بۆ عێراقیەکان و لایەنە سیاسیەکانیش ئەوەنەی کە باسەکری و ئەوەنەی کە مەسەڵەن بیقەت لە وەزعەکەی و شارێکی عێراقی کە تا حدێک بەرەو تەسعید ناڕوە بە حکمیەوەی کە ئەنجومەنی نوێنەرانیش هەندێک لەو پرۆژە یاسانی ئەعلان کردووە کە لە هەفتەی داهاتووە دانیشتنی بۆ بکات و ئیقرای لەسەر بە بەبێ ئەوەی کە باز لە هەڵبژاردنەی سەرۆک وەزیران بکرێ. بەڵام ئایا یەکلا بۆ تۆ بۆی کە چونکە ئێستا لە هەزاریش سەدر دوایەوەی کە جەنین بلاسخار بڵێن تقریری خۆی پێشکەش کرد سەدر بڵێن هاودەنگی خۆی پشگیری لێ کرد کە بەحساب با بڵێن ئەوانەی کە جەنین بلاسخار باسیەکان نابێت دەمو چاوی دووەم سەر لە نوێ بێنەوە ناو ساحی سیاسی و یاخۆ بڵێن لە ئیداری دەوڵەتداری هەڵبژاردن بەڵێ ئەوانە ئەمە ینی تا ئێستاش سەدر هەر هێشتا ڕەنگە بڵێن وابەستە بێ کۆمەڵە شروعی خۆیەوە کە تا ئێستا ڕازی نییە بۆی کە بڵێن مرەشەحی ئیتاری تەنسیقی کە بڵێن محەممەد شیعاز سوودانی بێتە بڵێن سەرۆک وەزیران لەبەرەوە لێگەتێکیشتن هەیە وەکوی کە دیقەتەیە بەڵام نەگەیشتەوەی کە ڕێکەوتن هەندێک بڵێن هەواڵ هەیە کە مقتەدا سەدر بڵێن ڕازی کراوێ بە نۆ وەزارەت لە حکوومەتی نوێ عێراق بەڵێ لە حکوومەتی نوێی عێراقا هەر ئەوەش ڕەنگە وا بێت کە مقتەدا سەدر
زیاتر بەرەو تەسعیدی نابە وردە بڵێن شارعی خۆی و بڵێن عێراق وردە بەرەو هادێ بوونەوە ئابات باڵی چەکداریشی سەر کردو ئەمەشێکی لە دەلایلەکانە بەڵام ئەمە بڵێن هەواڵی زۆر موەکەد نییە بڵێ ئەمە ڕەنگە بڵێن اتفاقیان لەسەر کرد بێت بەڵام مەشهدە سیاسیەکە ئەممان پیاڵەوەی ئەوەی کە ئەیبینی و خوێندنەوەت بۆ هەیە ئەوەی کە تقریرەکەی جنین بلاسخاردیش ڕەنگە بڵام شتێکی ئەوتوی تیان نەبوو بلاسخار بنەوەی ئەبینم وەکو واعزێک پیشان هەیرێ یعنی هێت کۆمەڵی ڕخناگرێت و کۆمەڵێک ئەڵێ خەڵکەکان فاسدن یان ئەڵێ بڵێن حیزبەکان فاسدن بەڵام حەلیشی پێ نییە ئێتۆ ئەگەر حیزبەکان فاسدە ئەی حەلەکەت چییە حەل چییە لە بەرامبەر بێت چارەسەر وەنیە لەبەرەوە ینی قەناعەتم وایە ئەوانەی کە لە ناو بڵێن سیاسەتی ناوخۆی عێراق بەڕێوابن زیاتر ئەجەندای دەوروبەر و ڕەنگە هەندێک لەلایەنی نێودەوڵەتی لە ئەمریکا کە خۆی بینێت یاخۆ غەربە ئەمانە زیاتر تەدەخلاتی بەڕێوەبردننی سیاسەتی ناو عێراقەکان هەرچەند عێراق بەداخەواڵێم ینی شتێکی ئەو تۆ نابینی کە مقاوماتی دەوڵەتبوونی تیابێت ئەم هەموو فەسادی و ئەم هەموو گەندڵی کە هەیە تا ئێستا نیانتوانی و حکوومەتێکی تۆکمە و با بڵێن خۆراگر دروست بکەن و با بڵێن شارعی خۆشیان وا بکە کە متمانیان پێبێ ئەوەی کە ئێستا چێتە دەنگدان تەنیا ڕەنگە کۆمەڵێکی زۆر محدودە ئەچێت دەنگەیات لە 4 و 5 ئەمانە مەکی ڕێژەی دەنگدانە مەسەرەن کە لە ئاخر هەڵبژاردنەکانە تەقدیرات کە هاتە پێشەوە کە ئەوەنە لە فلان شار ئەوەنە چۆ دەنگیەوە لەبەرەوە سیرەکەی شاری عێراقی زۆر بێ متمانێ بەرامبەر بە ئەجەندای حکوومەتەکە و هەروە حیزبەکانیش بەداخەوە حیزبەکان بەڵام چارەسەر چی ینی جارێکی کە خۆپشاندان و ینی شەقام جوڵاندن ئەگەر ئەمە ڕوو بدا چی ئەمە جوڵێنێەوە چێ سواری تەوژمەکان دەبێت کاکاوڕێ ینی ئەمە گەڕاوەتەوە سەر ئەوەی کە ئایا با بڵێن حیزبەکان تا ئێستا ڕێکەوتون لەسەر ئەوەی کە چۆن ئیداری دەوڵەت بەڕێوە ئەبن و مەسلحەتی ئەمە لەلایەکەوە ئایا مەسلحەتی ئێرانەکان ئایا مەسلحەتی تورکیا ئایا مەسلحەتی با بڵێن ئەمریکا کە لە منتیقەکەیە لەگەڵ ئەو ئەجەندایە کە حیزبەکان لەسەری ڕێکەون یعنی ئەمانە هەمووی تەساولاتە مشکلەکان لەوایە کە حکوومەتی عێراقی ئەحزابەکانی ئەحزابی نیشتیمانی نین کە بێن لەسەر ئەساسی با بڵێن نیشتمان پەروەری یا مەسلحەتی وەتەنی ناو عێراق یا مەسلحەتی بێکاتەکان حکوومەت تەشکیلکەن و ڕوئەیەک و ئەجەندای وڵاتان و بەرژۆندی خۆیان کەوتون بەشێکی زۆری ئەوەیە یعنی بەشێکی زۆر دوایەوەش ڕەنگە لە مەسلحەتی ئەو وڵاتانەیە بێت کە عێراق بەم شلوشەی واویە ببیندرێت و نەبێتە دەوڵەتێکی بەهێز کە با بڵێن تهدید بێ بۆ دەوڵەتانی دەوروبەر یاخۆت جارێکی تر وا بکاتەوە کە منتیقەکە بەرەو شەڕێکی تر بڕن ئەیان شەڕەکە بەس لە ناو خۆیان بێت و خەڵکەکە لە ناو خۆیان ئیتر ڕێبکەون ڕێەکەون ڕێنەکەون شەڕ بێت هیچ باکیان نییە ئەژینەتۆ لە هەموو مەرحەلەکانی ترە کە ئەگەس دیقەتمان نابێت کاتێک کە پەشەوی دروست بووە خەڵکێکی داما و ڕەنگە بۆتە قوربانی لەبەرەوە بڵێن دەوڵەتانی دەوروبەرش مهتەم نین بەسەر مەسەلەیە ئەوەتان لەم لا درۆنە نێرێ لەولا قەسفی زاخۆکە کۆمەڵی خەڵکی بێتاوانە کوژرێ یعنی ئەمانە بەڕاستی مەشهدەکە زۆر مەشهدێکی بڵێن هەزیلی زۆر بێمتمانەییە کە حکوومەتی عێراق و ناڕوونیشە بەدەیشی چونکە بەبەردەوامی مەسلحەتی دەوروبەر و مەسلحەتی با بڵێنەوە هێزانە ئەگۆڕێت کە هەم لە منتیقەکە هەن و هەم دەسەڵاتیشان گرتو بەسەر عێراقا دەستەکانی خۆش و دکتۆر تاجان دێمە خزمەت جەنابەت کاک شوار محەممەد دووبارە سڵاو دەبێ کە لە هەولێرەوە لەگەڵمانی ینی دکتۆر ئاماژەی بە کۆمەڵی لایەنی گرنگدا لە پەیامەکەی جنێن بلاسخەر بۆ عراقەکان و ئەو مەشهدە گشتی کە ئێستا لە عراقیشدا دەگوزارێ هەم بە لایەنە سیاسیەکەی و هەروەها پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها لە ڕووی بەرەو پێشوونەکان بە ئاراستەوەی کە حکوومەت و هەروەها سەرۆک کۆمار دیاری بکرێت و ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوە ئاسایەکانی خۆی دەست پێ بکات بە گشتی کۆمەڵی خاڵی گرنگی خستە ڕوو منەوێ ئەوە لە بەڕێستان پرسم لە پەیامەکەی جنێن بلاسخارتەوە دەست پێکەین ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە جنێن بلاسخارت ڕاستە ینی نوێنەری هەمیشەیی نەتەوەی گرتوەکانە لە عێراق و مەشهدەکە دەبینێت و قسەی لەسەرەکە بەڵام وەکو دکتۆر ئاماژەی پێدات چارەسەر ناخاتە ڕوو بۆ هەرێمی کوردستان پێ دوایە ئەوەی کە هەی بۆ وەکو پەیام بۆ بەرپرسان و بۆ پارێزراوی ئەم هەرێمە چۆنی خوێندنەوە پەیامەکانی زۆر سپاس شەویەوە شات و بینەرانیش سپاس برای بەڕێز جەنابی کاک دکتۆر قسەکانی زۆر ڕوونە و تا حدێکیش من هاوڕام لەوەی کە زۆر جار پێمانەڵێن
ڕژبینن نا ینی خوێندنەوەکەی جوانە بۆ شرۆڤەی بۆ بارودۆخی سیاسی دیارە من ئێوە جنابتان نەزانن بلاسخارد نوێنەری نەتەوە یەکگرتوەکان هەر سێ مانگجارێک واتە وەرزیان ئەم راپۆرتەی کە پێرێ تەقدیمی ئەنجومەنی ئاسایش کرد سێ چارەگی سێەم بوو کە لە عێراق پێشکەشی ئەنجومەنی ئاسایشێکە سەبارەت بە راپۆرتەکەی ئەو لەسەر چەند بنەمایەک راپۆرت پێشکەشەکە یەکەمیان مەسەلە سیاسیەکانە دووەم مەسەلەکانی مافی مرۆڤ و ئەوانەیە دیارەوە بۆ خۆتان دەزانن بلاسخارد بۆ خۆی یەکێکە لەو نوێنەرانی ئێن کە بەڕاستی لە دوای پرۆسی ئازادی عێراق کاتۆتە عێراق یەکێکە لەوانەی کە واقع بینانە تەحملەکە و ڕاستیەکان ئەورژێنێ باسیەکە پێشتر نوێنەرەکانی تر کەمتر ئەم قسانیانە کردووە کەمتر شتیان بڵاوە کردەوە بەڵام بەڕاستی بلاسخارد پەنجە لەسەر کێشەکان دائەنا لە راپۆرتی سێمیە جگەلەوەی لەسەر عێراق زۆر ڕۆشتووە لەسەر هەرێمی کوردستان قساکە هەرێمی کوردستان پێی وایە تا ئێستا هەرێمی کوردستان لەسەر دابش بووە بەسەر دوو زۆنە ئەوە زۆر بەوازحی قسەی لەسەرەکەەوە دواتر باز لە مەسلەی دواخستنی هەڵبژاردنەکە کە پێی باش نییە و پێی وایە دەبوو لە هەرێمی کوردستان لە وادەی خۆی ئەو حەقەی خەڵکی ئەو مافە جێبەجێ بکرێەوە ئەو مافە لە خەڵک نەسەندرێتەوە لە بابێکی تریشدا پێشبینی ینی با بڵێن سرنجەدا ئەڵێ ئەگەر بۆ نمونە ئەڵێ ئەگەر خۆتان ڕێک نەخەن ئەگەر باش نەبن ئەگەر کاری خزمەت گوزاری باش نەکەن دڵی هاوڵاتیان ڕازی نەکەن لە ئایندا بەرەو خراپیە ڕۆن و لە ڕابردوش ئەم قسانەی کردووە و تێبینیەکانیشی جوانن بەڕاستی واقع بینانن سەبارەت بەوەی کە بلاسخارد چارەسەری دیاری نەکردووە جەنابی دکتۆر و هەموو ئەم لایەک دەزانن ئیشی نەتەوە یەکگرتوەکان نابێ بێت چارەسەریش دیاری بکەوەتە زیاتر ئەوان ئیرشاداتە دەن پێشبینە دەن قسە ئەکەن بەڵام ئەگەر چارەسەریان دانا ئەبێتە جۆرێک لە تەداخل لە کێشەکان لەبەرەوە بۆ خۆتان نەزانن عێراق بەڵێ ئەبنە تەرەفگیر بۆ خۆتانزان عێراق وڵاتێکە کە بەڕاستی جەنابی دکتۆر باسی کرد من پێم وایە وەکو ئەڵێ مەتەڵێکە کە بە کەس هەڵنایە نەک بە بلاسخار بە نەتەوەگرتوەکانیش چارەسەر نابێت لەبەرەوەی عێراق لە ئەساسدا لەسەر ئەساسێکی دروست دانەمەزراوە بە زۆر لکێنراوە کۆمەڵە پێکاتەوە ئاین و مەسەب و جوگرافیای جیاواز لەبەرەوە بەڕاستی ئاسان نییە و هەموو ئەو شتانەی ئەشکرێ لە عێراقا جگە لە دەستێوەردانەکان کە بۆ خۆتان نەزانن عێراق ساحەی ساختکردنەوەی ململانیەکانی ئێران تورکیا وڵاتانی عەربی حتا دنیای دەرەوەشە لەبەرەوە فرسەتە بۆ هەموو ئەو وڵاتانە ئیشی خۆیان بکەن لە شەڕەکانی خۆیان بێن ئەم ساحەیە بۆیە هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە ئێستا حکومت پێک دێنن و ئەوەی لە ڕابردوو پێکیان هێناوە بە تایبەتیش لایەنە دەسەڵاتدارەکانی شیعە پابندبوونیان بە دەسەڵاتی دەرەوە هەیە یان بە کوردی وەکو ئەڵێ سەیری پەیامەکانی تاران و شوێنانی ترەکەن بۆ نمونە باڵی شیعە و ئیتاری تەنسیقی تەواو هاوڕایە چونکە ئەوان قیادەی حەشتی شعبیشەکەن تەواو لە ئەرزی واقعدا ئەجندای وڵاتانی دەرەوە جێبەجێیەکەن بێگومان ئەمە هە زۆر ئاشکرا و ڕوونە ئەجندای ئێرانی زۆر زاڵە بە سەردەسەڵاتەکەیانەوە ئەمە لەلایەکی تر بۆ خۆتان نەزانن ینی سونەکانیش پابندن بە هەندێک وڵاتی ناوچەکەەوە بەشێکیان زۆر پابندن بە تورکیاوە بەتە ینی بە کورتی لایەنە سیاسیەکان خاوەنی قەراری خۆیان نین ڕاستە و خۆ بێن لە بەرژەوەندی خەڵک قەرار بدەن سەبارەت بە باڵی ڕوتی سەدر لە ڕاستیە من جۆم لەوە نەبووە ینی ڕازی بوو بێ بە مەسەرەن چەند پۆستێکی وەزاری بەڵام سەدریش وەکو ئەڵێ هەڵبەز و دابەزێکی زۆر لە سیاسەتەکانی هەیە بۆیە ئەویش جێی سیقەی گشتی و متمانەی کۆمەڵانی خەڵک و شەقام بەگشتی نییە هەمومان نەزانین ینی لە ناکاوە توی تێکەکە و سیاسەتی هەمووی دەگۆڕێ و کەسیش تێ ناگالێ بۆ نمونە کشانەوەی لە پەرلەمان تا ئێستا بۆ چاودێرانی سیاسی بۆ لایەنە سیاسیەکان جێ پرسیارە ینی چی قازانج کرد لەوەی کە پەرلەمانی چۆڵ کرد پەرلەمانی چۆڵ کرد بۆ چی بەجێهێشت دوای ئەوە ئەگەر بەجێهێش بۆ تەداخولەکە ینی بەڕاستی ئەمانە کۆمەڵێک پرسیارن
جەنابەت لەسەر هەرێمی کوردستان زیاتر ویست پرسیار لە من بکەیت وەڵام مەبەستم بووەرەوەڵا لەو کوردستان تحصیل حاصلە بەڵێ ینی بۆ هەرێمی کوردستان تحصیل حاصلە دەبێ سیاستێکی ژیرانە بگرێتە بەر چونکە کۆمەڵێ تەحەدیات لەسەر هەرێمی کوردستان هەیە چ لەوانەی لە ناو خودی عێراقەوە بۆمان دێ کە ئەو کۆسپوت تەگەرانەی کە ئەو سوکە دەسەڵاتەی کە لە بەغاش هەیە کە فەرمانڕەوایی بەغاشی بەدەسەوە نییە بەڵام بۆ گیان کورد و بۆ بەرژەوەندەکانی کورد کۆسپێکی گەورەیەوە ناوە دەبینین چ لە ڕۆی دادگای ئیتیحادیەوە بێت چ لە ڕێی وەزارەتەکانەوە بێت کێشەمان بۆ دروستەکان و ئەبینین ئەوەی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەیکەن ینی بۆ نمونە لە بەغا کێشە دروستە بێ خەمی بەغایان نییە دێن هێز دێنن بۆ کەرکووک هەر ئێستا کە ئێمە قساکەین کۆمەڵێک هێزی ئیزافە هاتۆتە کەرکووک لە ناو شاردا بەزیون سەرفەرعەکانە گرێن شەوان ئێستعرازی سەربازیەکان ینی بۆ نمونە دەبابە لە سەیتەرەکان دانراوە ینی ئەوان پیان وایە ئەگەر لە بەغا شتێک تێکچێ خەمی کەرکووچیانە وەکوڵێ گایل ڕۆی کابرا خەمی مانگا بەڵێ ینی بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە کوردیەکانەوە ینی داگیر نەکرێتەوە مەبەستیان ئەوەیە بێگومان ئەگەر ڕەوشی سیاسی عێراق تێکچێ هەرێمی کوردستان بە تایبەتیش کەرکووک مەسئولە لێی ینی بیپارێزێت چونکە ئەم بۆ خۆتان نەزان ئێستاش مەترسیەکانی داعش لەو ناوچەیە بەزەقی وجودی هەیە کەواتە دەبێ ینی لەم حاڵەتە هەرێمی کوردستان خەمی لێ بخوا هەرچەندە من پێم وایە ڕەوشەکە لە ئیستایە ناگاتە ئەو مەرحەلەیە چونکە بینیمان کاتێک کە وەزعەکە تەواو تەسعی دەبێ سەدر ئەکشێتەوە و بەجێی دێلێ بۆ ئیتار تەنسیقی من نازانم پێشبینی ئەوە ناکەم لە چەند ڕۆژی داهاتوو پەرلەمانی عێراق ئەتوانێت ئەو قۆناغە تێپەڕێنێت چونکە ئەوە ساڵێک تێپەڕی 4 ڕۆژتر 3 ڕۆژتر ساڵێک تێپەڕێ بەسەر انتخاباتی دەی 2021 کەواتە ڕقم قیاسی شکێنراوە کە حکوومەت پێک ناتووە ئایا پەرلەمانی عێراق ئیتار تەنسیقی بە هاوکاری هەردوو لایەنی کوردی ئەتوانن ئەم قۆناغە تێپەڕێنن و سەرۆک کۆمار هەڵبژێرن و سەرۆک کۆمار بانگهێشتیان ڕاستپاردەی کوتلەی ئەکبەر بک بۆ ئەوەی سەرۆگۆزیران دیاری بکەن و من دەمەوێت ئەوە ڕوون بکەمەوە بەڕاستی پێم وایە ئەگەر ئەمەش بکرێ هەر پینە و پەڕۆیە و حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێکی لاوازە بێ و لە بەرامبەر فشارەکانی سەدر لە بەرامبەر فشارەکانی دەرەوەی هەرێ ئەوەی عێراق لە بەرامبەر دەستێوەردانەکانی ئێران و تورکیا و وڵاتانی ناوچەکە ناتوانێت حکوومەتێک بێ کە لە ئاستی چاخوازی و پێویستیەکانی ئەم قۆناغی عێراق بەگشتی بێت. دەست خۆش کاک شۆنجان دکتۆر تا ینی ئەوەی کە وێناتان کرد جەناب و ینی کاکشوان ئەمە دۆخە گشتێکی عێراقەوە ئەمە ینی ڕەوشی لایەنە سیاسەکانەوە ئەمە ئەجندای دەرەشیەکەوەی کردو عێراق بم ئاراسێ بڕوە کە هەمیشە ینی ڕەوشەکەی ئاڵۆز بێ و ینی پێشبینی مفاجعاتی گەوری لێ بکەین سەرڕای ئەوەی کە ئەم هەموو هۆشداریە دەدرێت لە دۆخی عێراق و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها بەرەو کەنارێکی نائارامی کە عێراق بڕوە بەڵام کار ناکرێت بە هۆشدارەکان بە تایبەتی ئەمەی کێسە جنین بلاسخار دێڵێ و زۆربەی دۆستە ینی نزیکەکانی عێراقیەکان و لایەنە سیاسیەکانی ئەڵێن کار نەکردن بەم هۆشداریانە ئەمانگەیەنێ بەچۆ لە عێراقدا لە ئایندە واقعەکە لەوایە وەکو باسمان کرد کاک هاوڕێ ئەحزابی شیعی سونیەکانش بڵێن ئەوەندەی کە وابەستن بە بڵێن دەوروبەر خەڵکی نیشتیمانی نین کە بێن وەکو ینی بڵێن حکوومەتێکی تۆکمەی کە هەموو لایەنەکان تایە بەشدار دروستی بکەن لەبەرەوە باکیان نییە لەوەی کە حکوومەتی عێراقی یا بڵێن عێراق وەکو دەوڵەت بەرەو چ ئاقارێکە ڕوە کەواتە قسەکانی سەدر تەواوە کە ئاڵێ بێمانە دوور بخرێنەوە نەکە دوور خرێنەوە ینی ئەبێت ئەگەر ئێمە بمانەوێ بڵێن سەر لە نوێ حکوومەتی عێراقی یا بڵێن دەوڵەتی عێراق دروست بکەین و لەسەر بنەمای دەوڵەت بوون یان لەسەر بنەمای با بڵێن نەتەوە بوون بەڕاستیە بێ سەر هەرچی ئەو لایەنانەی کە هەیە هەمویان کۆ بکرێنەوە بکرێتە سنووقی بە تاواتی کلیلەکەی بڵێن دابخرێ و کلیلەکەشی فڕێبێگرێ بۆی مەجای ئەوی تیان نەبێ بڵێن سنووقەکە بکرێتەوە ئەگەر بمانەوێ لەبەرەوەی ئەم ئەحزابانێکی مەحاڵیشە ناکرێت ئەم ئەحزابانە هەمووی دروستکراوی دەوروبەرن زۆربەی زۆریان هەمویان لە حوزاتی علمی لە ئێران دروست بوونە هەندێکیان لەم لاولەولا سەر بە کلکی ئەم مخابراتن یا سەر بە ئەو دەوڵەتن لەبەرەوە ئەمانە هیچ ئەجندایەک و بڵێن
فکرێک و قەناعەتێکیان لەوەیان نییە کە دەوڵەتی عراقی سەر لە لەوێ دروست بکەنەوە و مەبەستەکەش لێراوەیە کە دەوڵەتەکان خۆشیان مەبەستیان نییە کە عێراق ببێتەوە دەوڵەت. کێشەیەکی تری عێراقیشەوەیە کە ئەگەر ببێتەوە دەوڵەت وەکو لە سەردەمی پێشوو باڵێن ڕوویە ئەگە بچیتەوە دیسان و تاریخی عێراقی تازە ڕژەمی باسمە بەستە یعنی بەڵێ سیرەکەی ینی بەڕاستی ڕاستە وەکو دەوڵەت هەبووە بەڵام وەکو ئەوەی کە مافی گەلانی باڵێن ناو دەوڵەتەکە کە بڵێن درابێ بڵێن ئەو شتە جێبەجێ نەکراوەتە کورد چی پێ نەکردین باڵێن لە کیمیایی لە ئەنفار لە هەرچی ئەوەی دەردەسەری بوو بەسەرمانە هات لە شیعەش بە هەمان شێوە ینی نازانی پێ بڵێ چی ینی بڵێ حکوومەتێکی عێراقی بەهێزمان هەبێ یا حکوومەتێکی پەرتەوازە هەبێت ئایا پەرتەوازەکە قەت مەسڵحەت حاڵەتەکە زەرری هەیە ینی کێشەکە لەوایە مەبەستی من لێرە چیە ینی ئەوەی کە دوای 2023 هات بە بڵێن ئەمریکا کە هات ڕۆژهەڵاتی گەورە دروست بکات و مبادی دیموکراتی لە منطقەیە سەر لە نوێ بچێنێتەوە و خەڵک ڕابێن لەسەر پرۆسی دیموکراسی بوون فەشەلی هێنا لەبەرەوە تۆ پێویست بەوە هەیە کە عقلێتی بڵێن نەتەوەکانی عێراق چ شیعە بێت ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەو تەبەقە سیاسیەکە هیچ چونکە بڵێن ئەوەنەی زیاتر وابەستن بە مەسائلی مەذهبی ئیتنیک نا مەذهبی ئەوەنە وابەستنین لەسەر کۆمەڵی مەسائلی چەمکی نەتەوەیی کە بڵێن دەوڵەتی لەسەر بنیادنێ لەبەرەوە ینی بۆیە تا ئێستاش دەوڵەت کە لە عێراق پێناسەیەکی ڕوون نییە کام دەوڵەت ئەبینی دەوڵەتێکی شیعی یا دەوڵەتێکی سونی یا دەوڵەتێکی کوردی با بڵێن نییە شتێک نییە یعنی کە ناوی دەوڵەت بێ و زۆربەی زۆری لایەنەکانیش هەمویان هیچیان بڕوایان بە مەسائلی دیموکراسی و بڵێن دروستبوونی مقاوماتی دیموکراتی بوونی دەوڵەتێک نییە چونکە هیچیان مەبادییانێنێ بەڵێ لەبەرەوەی کە ئەحزابەکان هەمووی ئەحزابی مەزاهیبن ئەحزابێک نی لەسەر ئەساسی فەلسفەی لیبرال دروست ببێ لەسەر فەلسفەی چەپ دروست ببێ لەسەر فەلسفەی ڕاست دروست ببێ ینی شتێک نابینی لەوە هەبێ ئەوەنەی کە وابەستن بە حوزاتی علمیەوە کە بڵێن وەکو شیعە سونەکانیش ئەوە ئەبینی کە شتێکی واضحیان نییە لەبەرەوە نابینیت کە بڵێن لەسەر ئەساسێکی فەلسفی تۆ دەوڵەت دروستکەی و واقع بینانە بڕوانێتە داهاتووی دەوڵەتەکە کاتیانی وەکو کاکشوانیشتی هەر حکوومەتێک لە ئایندەیشی نزیکدا پێک بێت ئەم حکوومەتەش بەڕاستی ئەنی ناتوانێت بەرگەی ئەو هەموو ینی چۆنڵی هێرشانە بگرێت کە لە هەر خودی لایەنە سیاسەکانی عراقی کەنەسا کاور هەر ئیمانیان بە دەوڵەت بوون نییە ئەگەر ئیمانیان بە دەوڵەت بوون هەیە بڕۆ سێری هەموو ئەحزابی شیعی بکە هەر یەکە و ڕەنگە بڵم 15 میلیشای چەکداری هەیە هەرێکە حکوومەتێکە بوو هەر یەکە و حکوومەتێکە بۆ خۆی هەر یەکە و ڕەنگە 4-5 بیرە نەوتی لەژێر دەسابێ 4-5 خاڵی سنووری لەژێر دەسابێت کە با بڵێن مەوادی مخدر ئەهێنێت یاخۆت تیجارەتی نامەشروعەکات هەرچیەک بێ یعنی بۆ سێری پۆستەکان کە ئێمە یعنی کە لە بەغا بووین ئەمان ویست فلان پۆست بەوە $1 ملیۆن فرۆشراوە فلان پۆست وەرگیرە بۆ فلان کەس یان با بڵێن ڕێکەوت نێکراوە لە نێوان ئەو حەزابانە بۆم نوع بڵێن ئەو خاڵە سنوورێ بەڕێوە بچێت یاخۆ ئەو داهاتی و منتیقی بۆ نوع بەڕێوە بچێت ژینەخۆ ینی ئەوەی کە با بڵێن کەربەلا و نەجەف کە قودسیەتی لە لای شیعەکانە هەیە کە ئەتوانرا وەکو چۆن لە سعودیە با بڵێن ئیسفادە و ئیسیسمار کراوە لە مەسائلی بڵێن حەج و عەمڕۆوانە زیارەتکارانەوە ئەتواندرا عێراق ڕەنگە بڵێم هیچی کەمتر نابوو لە سعودیە لە ڕووی ئابوووریەوە ئەو هەموو زیارەتکارانە کە ڕەنگە لە پاکستانەوە ڕەنگە لە وڵاتانی تری ئیسلامی و ئاهاتن هەر بۆ بڵێن زیارەتی ساڵ بینیمان یعنی لە ساڵەدی مام حوسێندا کە ساڵەدی بۆ کرایەوە زیاد لە 5-6 ملیۆن زیارەتکار هاتنە عێراقەوە بەڵێ لەبەرەوە سیرەکەی لە ڕووی قسادیەوە ئەگەر بەهاتایە و دەوڵەتێکی بڵێن تۆکمە بووایە و با بڵێن لەسەر ئەساسی بەرنامەی سیسماری بۆ وڵاتەکە دروست بووایە زۆر پێشەکەوت لە هەموو ڕوویەکەوە ینی بەپی آخر تقریر کە دەرچوە زیاد لە 2 ملیۆن و نزیکەی چەند ینی 500,000 خەڵک لە عێراق لەژێر هێڵی هەژاریوان تۆ حسابی ئەو هەموو گەنجە بکە کە بێکارن حسابی ئەو هەموو مەوادی مخدرەکەەوە کە ڕۆژانە و ڕەنگە مانگانە کە یێتە ناو عێراقەوە کە خەتەرترینیان ئەوەی کە وا لە کەسەکە کە خۆی بکوژێ ئەمانەت ئەمە تەوەقعی چی ئەەکەی یعنی بەرەو شۆ باشە خۆی دکتۆریانی پێ دوانێ لە ئێساشدا بەرژەوەندی باڵای وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەو تاسمە ئەبین لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی کە باسێک دەخەنە بەرباز بە تایبەتی و کە باز لە عێراق کرا ینی خۆ هەرێک لە وڵاتانە رووسیا چینە ینی ئەمریکایە
ئەو وڵاتانی بەشدارن لە ئەنجومەنەکەی هەمووی بەرژەوەندی خۆیانێ بەریەکەوتنیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو تا ئێستا لە ئەوروپا بەهۆی شەڕی ئۆکراینەوە پێدوانی ئێستا ئەتوانین بڵین منزومەی جیهانیش بە تەواوەتی تووشی لێکهەڵوەشان بوو ئەویش بە هەمان شێوە ناتوانێت بەرژەوەندی وڵاتانی دیکە لە بەرچاو بگرێت بە تایبەتی وڵاتێکی وەکو عێراق کە ئەم هەموو بەرژەوەندی بەرێگەکەوێتی هایدا مشکلی وڵاتانە ئەوەی زیاتر بە دوای مەشاکل هەڕۆن کە دروستی بکەن ئەوانە بە دوای حەلا ناڕۆن یعنی ئەگەر بچنە هەر شوێنێکە و وێرانیەکەن باڵ سووریای وێران بوو ئەو منتیقانی ترە ئەگەر خۆشیان نەبێ بڵێن بە دەوڵەتانی تر سیڕاعەکە تونترەکەنەوە ئەوەی کە لە یەمەن ڕوئەیات یاخود ئەوەی کە لە ئێران ڕوئەیات یعنی ئەوانە هەمووی دەلالەتی ئەوەیە کە نظامی عالمی تا ئێستا حلێکی جەزری نییە بۆ ئەو شوێنانەی کە بەڕاستی ینی کێشەی جەزریتیایە وەکو لە عێراقا هەیە و ئێستا لە ئوکرانیا ینی ئەوان ناتوانن حلێک ینی بێنە حلێکی وەسەط بۆ مشکلێدا بنێت کە تەسیرێکی گەورەی لەسەر بازاری عالمی داناوە ئەوروپا لەژێر هەڕەشەی ینی ڕقبوونەوەیە لە زستانە ینی ئێستاش نازانێت بڵێن چی بکات و چه حلێک دابنێ بۆی کە لەو مشکلەیە دەرباز بێ نرخی خواردنە بە بەردەوامی ڕۆژانە سەرەکەوێت لە ئەوروپایە و لە زۆربەی وڵاتانی جیهانیشە کە ئەمە تەسیراتێکی زۆر خراپی هەیە بەڕاستی لەسەر چۆ ئەگەر ئەو وڵاتە دەوڵەمانە نەبوون نوعا بڵێن ژیان بەسەر بەرن ئەی وڵاتەکانی جیهانی سی هەموو وڵاتە فەقیرەکان ئەبێ ئەوان چۆن بڵێن ئوموری خۆیان بەڕێوە بەرن لەبەرەوە نظامی عالمی دایمەن ینی نەهاتوە حلی جەزری بۆ مەشاکلە ئەو مشاکلانە دابنێ کە بڵێن لە وڵاتانەیە هەیە کە تا ئێستا مقاوماتی دەوڵەتبوونیان بڵێن لە زۆر لە دواوە یاخود نەگەیشتونەت قەناعەتێک کە بەڕاستی دەوڵەتێکی فەلەلایەنی بە دیموکرات دروست بکەن کە نمونەمان بڵێن نمونی عێراقا بۆ چەندین نمونەی تریش کە لە مەنتیقا هەیە لەبەرەوە قەناعەتم وایە یانێ بە نیسبەت عێراقەوە بڕۆ ناکەم نەک ئێستا بەم نزیکانش و دووربینیش ینی بگەینە قەناعەتێک کە دەوڵەتێکی تۆکمە دروست کات هیچ دەبێت ینی خەڵکەکە پارێز لە درۆنەکان ژیر نابێ بەڕای قەناعەتم نییە و یەک نقطەی تریش کە باز لە پێکەنانی حکومت کرا بەڕاستی هەر حکومەتێک ئەوە هیچ ینی حکومەتەکە چۆنە و چۆن نییە واز لەو بێنین بەڵام هەر حکومەتێک دروست بکرێ بەبێ سەدر سەرحەد نابێ قەناعەتم نییە لە هەر لایەکەوە بێت وای لەکە کە فەشل بێنێ لە هەر ینی لە هەر مەرحەلەیەکیا بێت لەبەرەوە دڵنیام لەوەی کە لایەنەکانی تریژی تاڕی تەنسیقی هەموو لایەنەکان سونەکانیش بڵێن ئەو ڕاستی ئەزان ئەو حقەتە ئەزانن و هەر حکومەتێکیش دروست بێ ئەبێت وا بێت کە ئەگەر لە حاڵەتێکی شا سەدریش بێتە ناوە ڕازی بکەن ینی کێشەی سەدر ئەوەیە کە بەڕاستی شارێکی زۆر بە قووەتی بەدەستەوەیە و ئەتوانێت هەندێک جار هەیە مناوەراتی سەیر و سەمەراکە کە لە ینی لە هینی هیچ کەسێکی پێشبینی نەکراوەکات ینی کابراایە کە بەڕاستی ناتوانانی ینی چۆن پێشبینی بکەی ئەم بەیانی چیەکات لە پڕێکە هەرچی هێزە چەکدارەکانێتی سڕەکات لە پڕێکی ترە هەرچی هەفتە نازم 6 ئەندا پەرلەمانی هەبوو هەمووی ئەکشێنێتەوە ینی نازانی ئەم حاڵەتانە ئامانجەکەی خۆی لە پرۆسی سیاسی ئەکشێتەوە ینی بڵێ یا خۆی بڵێ بێبەریەکە لە پرۆسی سیاسی یا بەرجی سیر و سەمەرەدانێ کە نابێ ئەم دەموچاوانە دووبارە بنەوە دەموچاوەکان کشێن خۆ هەر حەزابانن ئەگەر تۆ بڵێ ئەحزابەکان نێنە پێشەوە حکومەت تەشکیلکەن ئەی بەدیلت کێیە بەڵێ چێ ئەهێنی حکومەتت بۆ تەشکیلکە کەسێکی ئەردەنیت بۆ یێنێ کەسێکی قسەکەشەوەی هەر هەڵبژاردنێکی کەش بکرێن هەر ئەم لایەنە سیاسیانە نەچن بەشداریەکەن وەرم سەرکردە سیاسیانیان کەواتە هەر دووبارە بوونەوەی دەموچاوەکانە مەسەلەکە بەس هەر ئەوەیە ئەوێت وەکو ئەڵێ گوڕوویەک بگرێ ینی لە ساحی سیاسی خۆیە لایەنەکان بە مەمنونی و بێن کاکە وەرە چی ئەڵێ ئێمە لە بۆ جێبەجێەکەین وەزارەت ئەڵێ ئەوە وەزارەت ینی ئەوەیە مەسەلەکە ینی وای لێ هاتوو بۆ بە یاریشی گەمەیەکی مناڵانە ینی لە ناو ئەحزابی سیاسی بڵێن شیعەکانە کە هیچ مقاوماتێکیان هیچ هەدەفێکی واضحیان نییە کە دەوڵەتێک دروستکەیان خود لە یان مشارک بن لەوەی کە دەوڵەتیشی بەقوە دروستکەن هیچ دەبێت زۆرێک لە یانیوانی کە چاودێری بە تایبەتی ینی بڕیارەکانی سەدر و هەڵسوکەوتە ینی سەیر و سەمەرەکانی سەدرەکەن زۆر ینی سەریان لەوە دەرناچێت ئایا سەدر ینی مەبەسێتی بە تەواوەتی دەسەڵات لە عێراقا بگرێتە دەست یاخود نەخێر ئەو خەمی ئەوەیەتی کە بێتە مەرجعیەتی باڵای شیعەکان لە عێراق چونکە لە دوایەوەی کە مەرجعیەتی باڵای شیعەکان بە تایبەتی مەرجعی باڵای سەدرەکان لە قوم وازێنانی خۆی ڕاگەیان و ئینتیمان بۆ
خامنایی ڕاگەیان تا ڕادەیەک ئەم لێرە تووشی شڵەژانێک بوو بەهۆیەوە مشکلەی سەدرەوەی شۆ ئەکات یعنی ئەوێت وەکو بڵێن ئەکتەرێکی بڵێن پۆپۆلیز بێتە پێشەوە لە پڕێکایی بینی دانیشتووە نانوچاییەکە خوا لەگەڵ خەڵکی زۆر ئاسایی لە پڕێکایی بینی لە ئەربعینەکەیە خواردنی تەوزیع کرد ینی ئەوە نەی احتیمام بە بڵێن خۆ دەرخستنی خۆیەتی لە بۆی کە شاریعەکە بڵێت ئەمە بەشێکە لە ئێمە ئەوە مهتەم نییە بۆی کە مەسەلەن با بڵێن ببێتە حیزبێک ڕکابەر بێت لەگەڵ حسابەکانی ترە وابێت کە مەسەلەن ینی ئەجندایشی هەبێ بۆ خزمەتکردنی خەڵک ئەجندایکی هەبێ بۆی کە بڵێن کاری حکومت بۆم نەوە بۆم شێوازە بێت بە فعلی توانیوەتی بێتە مەرجعەتی باڵای هەموو هەوڵ ئەیە هەوڵەیەت زۆر هەوڵ ئەیە کە ببێتە یەک شێک لە بڵێن مەرجع سەرریشەکان لە عێراقا ئەویش ڕەنگە بە سوودوەرگرتن بە ئەو تاریخی کە هەیەی عیلەکەی کە هەیەی لە عێراقا ڕەنگە ئەمەژێکی بێ لەو هۆکارانەی کە وای کردێت کە سەدە لە ناو شاری عێراقیە بەو نوع دەرکەوێت کە ئیبینیت دەستخۆش دکتۆر تاجیان بەڵێ کاک شوان ینی هەرمەوێت بە تایبەتی ینی لەسەر مەسلەی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانیش ینی پرسیار لە بەڕێز بکەم مەبەستمە چونکە ینی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەگەر ئێمە باس بکەین و سەیری دۆخی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی ئەتوای بڵین ڕەوشەکە ڕەوشێکی باشە و تا ڕادەیەک ینی لایەنە سیاسەکان بە دیاریکراوی شێتی و پارتی بە ئاراستەیەکە ڕۆن کە ئاراستەی یەکگرتووی و تەبایی و یەکگوتاری بێ بە تایبەت لەم هەموو ڕەوشە ئاڵۆز و ینی تەمومژاوی کە لە عێراقدا گوزەرێ هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێکی نەخوازا و کە لە عێراق بێتە ئاراوە یاخود هەر شڵەژانێک و ئەشیانەوێ ئەوان بەشدار بن لەو حکوومەتی کە هەیە و تا ڕادەیەکی ژانی ڕێکەوتنی پێکێنانی دەولیان پێکێناوە هاوپەیمانی دەولیان پێگەناوە لەگەڵ چوارچێوەی هەمانگی و سونەکان ئەم هەنگاوانی لایەنە کوردیەکان چیمان پێڵە بەڕاستی بە تایبەت بۆ سوودوەرگرتن لە هەرێمی کوردستان لەو دۆخەی کاگوزەرە لە عێراق سپاس دەستخۆشی لە دکتۆرەکەم بەڕاستی قسەکانی بۆ من گرنگ بوون یان با بڵێن بەدڵی من بوو من کاکاوڕێ ینی هەمیشە قەنەعەتێکم هەیە ئەوش ئەوەیە ئێمە کە دێنە سەر تەلەڤیزۆن قسەوە خەڵکەکەین ینی بەڕاستی مکیاز نەکەینە سەر قسەکارمان ئەوەی لە دڵمانایە ڕاستەکەی بڵێن من بەڵێ من پێم وایە ینی کورد دەبێ هێڵێکی سووری هەبێ ئەویش بە دڵنیاییەوە هیچ کار بۆ بەهێزکردنی دەوڵەتی عێراق نەکات و دەبێ ئەمە لە لای تاکی کوردی و لە لای سەرکردەی کوردی و لە لای ڕێبەر و دەستڕۆیشت و پەرلەمانتار و وەزیری کوردی ئەمە ڕنگ بداتەوە بە ئاشکراش ئێمە بە بەرامبەرەکەمان بڵێن ئێمە لە 100 ساڵی ڕابردوو هەر کاتێ دەرفەتمان بۆ ئێوە ڕەخسان بێ ئێواتونە سەر ژیانی ئێمە تەداخولتان لە ژیان کردوین تەداخولتان لە سنوورەکەمان کردووە دێن دەمان سوتێنن دەمان کوژن بە لە بەرچاوگرتنی ئەم تەجروبانە ئێمە حەقی خۆمانە ئیتمینامان بە ئێوە نەبێت کاک دکتۆر زۆر جوانی باس کرد شیعە لە عێراق فرسەتێکی گەورەیان بۆ دەستکەوت بتوانن ئەو تموحەی لە 89 ساڵی ڕابردوو هەیان بوو و بیە نەدی و بە سونەی عێراقی و بە کوردیش بڵێن ئێمە ئەگەر دەسەڵات کەوتە دەستمان ئەوە تا خزمەتی عێراقەکەین بەڵام بەڕاستی ئەمانە نەک ئەمایان نەکرد بە پێچەوانەوە خۆشیان بچوو کردەوە تۆ تەمەشاکە دەسەڵاتی سیاسی لە عێراق لە دوای پرۆسەی ئازادی لە دەست شیعەیە حکوومەت لە دەست شیعەیە وەزارەتی بەرگری لە بەردەستیانە و هەموو ئیمکانەتی عێراقیش لە بەردەستیانە یەکەم لە بواری مالەیە ئێستا چاودێرانی ئابووری باز لەواکەن 400 ملیار دۆلار سپیکراوەتەوە لە عێراق دەرچووە ئەوان لێ بەرپرسن خزمەتگوزاری لە عێراق و بە تایبەتیش لە سنووری محافەزاتی خۆشیان یەکسانە بە سفر ئەڵێن خەڵک واڵێ خۆیان واڵێن راپۆرتەکان واڵێ باشە لە بواری سیاسیە عێراقیان وەها ڕەزیل کردووە عێراق تەشەبوز بە هەندێک خەڵکەکە کە لە ڕابردوو هیچ کات عێراق تەشەبوزی بۆوان نەکردووە لە بواری سەربازیە تەمەشاکە دەوڵەت لە بەردەستیانە وەزارەتی بەرگری لە بەردەستیانە 60 گروپی چەکداریان دروست کردووە کە هیچ ئەساسێکی نییە ئاخر تەقریر طبعا بۆ زانیاریتان من ئەمڕۆ سێرجی راپۆرتەکانی بلاسخاردم کرد لە راپۆرتی 4 2021 بزەبت قسەکانی من و
کاک دکتۆرەکە ئەڵێ شیعەکان نایەنەوێ دەوڵەتداری بکەن بە مانای دەوڵەتداری و بە مانایمە ستاردە نێو چۆنەڵێ نێو دەوڵەتیەکەی چونکە ئەوان دایانەوێ ماڵوچکەی بچووک بچووکیان هەبێ لە کاتێکە عێراق لە بەردەستیانە بەڵام ئەیانەوێ ماڵوچکەی بچووکیان هەبێ ئەمە حەقیقەتێکە و بۆیە بەڕاستی بگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابێت هەرێمی کوردستان یعنی لە چاو عێراقەوە زۆر جیاوازە چ لە ڕووی جوگرافیا چ لە ڕووی خزمەت گوزاری چ لە ڕووی ئیدارەدان لە هەموو ڕوویەکەوە جیاوازە دوو سێشتی بچووکەیە پارتی وێشێتی بیکەن جیاوازەکە زۆر ئاشکرا بێ و بەڕاستیش نیگەرانەکانی خەڵکیش کەمە بێتەوە یەکەم بەڕاستی دەبێت لە ئیدارەدانە شەفاف بن و مەسلەی گەندەڵی دەبێت لایەنی کەم کار بۆ کەمکردنەوەی بکەن من ناڵێم کۆتایی پێبێنن بەڵام کاری گەورە بکەن بۆ ئەوەی گەندەڵی کەم بکرێتەوە کە گەندەڵی کەم کرایەوە ژیانی خەڵک باشە بێ کە ژیانی خەڵک باش بوو خەڵک ئینتیمای باشتری دەبێ بۆ هەرێمەکە بۆ دەسەڵاتەکە بۆ حکوومەتەکە لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی دەبێ هەرێمی کوردستان استراتیجی خۆی بەڕوونی لە عێراقا ئاشکرا بکات و لەو استراتیجیە باس لەوە بکات ئێمە نامانەوێت دەوڵەتێکی بەهێزی عێراقی هەبێ بە لە بەرچاوگرتنی ئەو تێبینیانەی لە ڕابردوو هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینتیمای خەڵک بگەڕێتەوە بۆ نیشتیمان بڕوا بکەن ئەم حکوومەتی هەرێمە و ئەم دوو هێزە کە حکومداری لە هەرێمەکەن ملەتێکی پێشکەوتوو تێکۆشەری دڵسۆز و خزمەتگوزاریان لە بەردەسا ئەتوانن کاری زۆر گەورە بکەن ئەتوانن خزمەتی زۆر گەورە بکەن و ملەتیش چاوەڕێیانە بەڵام یەک شت هەیە زۆر گرینگە دەبێت لە بەرچاوی بگرین نابێ ئەم دوو هێزە بەڕاستی ئەم مەسەلانە بکەنە قوربان حزبایەتی تەسک کە لە ڕابردوو کردویانە دەبێ ئەم قۆناغا وا ئەخوازێ مشتوماڵی ماڵی کوردی بکرێ چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی پەروەردەیەوە و دەبێ بەڕاستی هەوڵ بدرێت ئەم کێشانە چارەسەر بکرێ حکوومەتی هەرێم کابینەی نۆ لە بیدایەتەوە کۆمەڵێک دروشمی خستە بەردەست هێز و لایەنەکان کۆمەڵێک بەرنامەی خستە بەردەست خەڵکی هەرێمی کوردستان بەڵێنیدا چاکسازی بکە بەڵێنیدا کوشت و کاڵ زیندوو بکاتەوە بەڵێنیدا پیشەسازی دروستکە بەڵێنیدا هێزی پێشبەرگەی یەک بخە بەڵێنیدا سیمای دوو ئیداری نەهێڵێ بەڵام ئەوە 3 ساڵ لە تەمەنی ڕۆژت بەداخەوە ئێستا گەیشتنە خۆناغێک پەرلەمانەکەی ئێمە کۆبێتەوە بۆ ئەوەی ساڵێک لە تەمەنی درێژکە کە ئەمە بۆ خۆی گورزێکە لە ناونیشان و ناوبانجی هەرێم لە پرۆسەی سیاسی لە پرۆسەی دیموکراسیەدا و بەم کارەیان وەسعی هەرێمی کوردستان هاوشانەکەن لەگەڵ وەسعی بەغایە بۆ ئەوەی نەتوانین هیچ کات ئێمە بە بەغا بڵێن ئێمە لە ئێوە باشترین هیچ تەبریرێک هیچ موبەریرێک نەبوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان بخەنە ئەم بۆ شایە دەستوریەوە کە من پێم وایە ئەم بۆ شایە دەستوریەی کە هەیە بە درێژکردنەوەی پەرلەمان پڕ نابێتەوە چونکە ناکرێت فێڵ لە خەڵک بکەین ناکرێت فێڵ لە پرۆسەی سیاسی کەشکم هەر لەسەر هەرێمی کوردستان و ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕوونی هەر مەترسیەکە وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە چوارچێوەی عێراق ئەم ڕێکارانە پێویستە بیگرێتە بەرەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە پێویستە بەم شێوازە مامەڵە بکەن ینی لایەنە سیاسەکان بە تایبەتی شێتی و پارتی بۆ مەسلەی ئەو مەترسێ دەرەکیانی کە هەیە ینی بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر قەوارەکەی و تایبەتی لە ڕووی سەربازیەوە کە ینی بەشێکی زۆری خاشی هەرێمی کوردستان هەمیشە زەرەرمەندە و داژیرەکرێت و بە قوڵایی سەدان کیلۆمەتر ینی خاکەکەی لەلایەن وڵاتانی دراوسێ و داژی کراوە بە بیانوویەوەی کە ڕاودونانی چەکدارانی ئۆپۆسیۆنی وڵاتانە بۆ ئەمە هەرێمی کوردستان چی بکە باشە چۆن مخاتەبەی هەرێک لە تووچیا و ئێرام کا بۆ ئەم بابەتە بەڵام بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم وڵا لە ڕاستیە دەستێوەردانەکانی تورکیا و ئێران بەداخەوە زۆر زەقا و پێشەلی سەروەریە و پێشەلی مافی مرۆڤ و بەڕاستی بەڵام یەک شتیش حەقیقەتیش هەیە دەبێ لە ڕاستیە پارتی و یەکێتی من نازانم ئاستی علاقاتەکانیان لەگەڵ ئەم دوولایەنە چۆنە بەڵام من تەیدی ئەوەکەم کە ئەم دوو هێزە ڕێعایەتی سنووری ئەو دوو دەوڵەتە بکەن بەڵام تا سنوورێک و لە حاڵەتێکە ئەم دوو هێزە ئەگەر پابندەکەیان زۆر بێ بە تورکیا و ئێرانەوە بە دڵنیاییەوە ناتوانن بەوان بڵێن ستۆپ لەبەرەوەی هێزێک ئەتوانێت بە بەرامبەرەکەی بڵێ ستۆپ کە لە ژێر کاریگەری ئەو نەبێت ئەمە وازحان پەیامە دووەمیان دەبێ ئێمە لەگەڵ خۆمانە کۆمەلگای نێودەوڵەتی بورژێنین
دۆستەکانمان بورژێنین و هەموو ئەو وەرەقە و کارتانەی لە بەردەستمانە لە بەرامبەر تورکیا و ئێران بیگری نەبەر. یەک شت هەیە لە بیرمان نەچێ، ئەم دوو دەوڵەتە بە عێراقیشەوە زۆر بێڕەحمانە هەر کاتێک دەستیان بڕوا هەموو شتێکی ئێمە ئەسووتێنن. هەموو ئەو تۆپانەی کە بە هەرێمی کوردستانیوانن ئەو تۆپانە بە دڵی کوردستانەوەاندرێ، بە جوگرافیای کوردستانەوەاندرێ، بە ئابووری کوردستانەوەاندرێ، بە مێژووی کوردستانەوەاندرێ. بۆیە دەبێ لە یەک کاتە ملەتەکەی خۆمان سەف بکەین، لایەنە سیاسیەکان ڕێک بکەون و هەوڵ و کارتی نیشتیمانی خۆمان چی هەیە بیگرینە بەر و لایەنەکانی تریش لەگەڵ خۆمانە شەریک بکەین لە ئەوەی کە لە بەرامبەر پێشەرکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لەلایەن ئەم دوو دەوڵەتەوە ستۆپیان پێ بکرێت. دەستەکانی خۆش بکاک شوانجان. دکتۆر ئەمێ دوا سەرنج و پەیامی بەڕێزیشە لە ماوەی یەخولەکە بین. زۆر سپاس وڵاهی تا ئێستا ئێمە نازانین بەڕاستی ینی پێشادەکان بەرەو شۆ ئەڕوات ئەوەندەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە دیقەت هەیە هەندێک خاوبوونەوە هەیە هیوادارن کە بگەینە ئەوەی کە حکوومەتێک تەشکیل کورێ و وردە وردە مەساری خۆی وەربگرێت و ئەوەی کە حەزابەکانیش بڵێن بانگەشی بۆکەن هەڵبژارنی پێشوەختە ئایا لەسەر قەناعەتە ئەمێن نامێنن نازانم ئەویان ئەوە گەڕاوەتە سەر خۆیان و هیوادارین ئێمەش وەکو هەرێمی کوردستان بتوانین کە باڵێن سوودمەند بین لەوەی کە هاوبەش بین لەگەڵ ئەو حکوومەتی کەیەتە ئاراوە لە عێراقا. یەک نقطە هەیە کە ئەمەوێت بەڕاستی ئەگەر ئیجازەم بێ قسەی لەسەرکەم مەسلەی ئەوەی کە ئایا ئێمە مامەڵەی ئێمە لەگەڵ حکوومەتی داهاتوی عێراقا چۆن بێت یعنی مەسلەکە ئەوەیە کە ئێمە ئیقرارمان کردەوە کە لە چوارچێوەی عێراقا بین. ئەمە ئیقراری ئێمە بۆ کاکاوڕێ خۆمان بەشدار بووین خۆمان بەشدار بووین بڵێن دەستورمان نووسیوەتەوە خۆمان هاتوین بڵێن ئەحزابمان تشکیل کردووە لە کۆبنەوەکانی سەلاحەدین و لەندەن و لە ئۆپۆزیسیۆنی عێراقی ئەو کاتەکە خۆمان دەستمان گرتوون خۆمان یارمەتیمان ناون لەبەرەوە ئێمە هاوبەشین لەم وڵاتێت لەم چوارچێوەی کە هەیە. هیوادارین ئێمە ببینە عامل و فاکتری باش بۆی کە داهاتوی وڵاتەکەشمان بەرەو بەشەوە بڕات. زۆر سپاس بۆ برای ڕزمان دکتۆر تا محەممەدی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە لە سودوە لەگەڵ مای سپاس دەکەم. سپاس بۆ برای عزیزمان کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە سودۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمان و سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقەم شەیپان و ڕامات پێشکەش کرا. ئێوەش ساگ و سەلامەت خواتان لەگەڵ.